دوایەوەی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا لەو هەڵبژاردننی ڕۆژی 5 مانگی 11 ئەم ساڵ بەڕێوە دەچێت کشایەوە و پشتیوانی بۆ جێگری سەرۆک کامالا هاریس دەربڕی، چاوەکان هەمویان ڕوویان لە هاریسە و پێشبینی دەکرێت دیموکراتەکان وەک نوێنەری خۆیان لە کێبڕکێکەدا دیاری بکەن. کامالا هاریس لە ڕاگەندراوێکدا بڕیارەکەی جۆ بایدنی لەبارەی کشانەوەی لە کێبڕکەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بە نیشتیمانپەروەری لە قەڵەمداوە و ڕایگەیاندووە. خۆشحاڵ بووم بەوەی پاڵپشتیم لێ دەکات. بەڵێنیشیدا ئەگەر وەک کاندید دیاری بکرێت ئەوە بەسەر دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا سەردەکەوێت. بەڵام ترامپ لە وەڵامدا دەڵێت جۆ بایدن لە ساڵی 2020دا بەهۆی درۆ و هەواڵی ساختەوە هەڵبژاردننی سەرۆکایەتی بردەوە. سەرکەوتنیش بەسەر هاریسدا زۆر ئاسانترە لە سەرکەوتن بەسەر بایدندا. ئەگەر هاریس لەلایەن دیموکراتەکانەوە بکرێتە کاندید بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا و لە هەڵبژاردنەکەی 5 تشرینی دووەمدا سەرکەوتن بەدەست بێنێت، ئەوە دەبێتە یەکەم ژن وەک سەرۆکی ئەمریکا. سەرۆکی ئەو وڵاتی بانگەشەی دیموکراسی دەکات و دەیەوێت مۆدێلی حکومڕانیەکەی بەسەر هەموو دنیادا بسەپێنێت. بەڵام تاوەکو ئێستا هیچ ژنێکی وەکو سەرۆک پەسەند نەکردووە. هاریس لە ساڵی 2020دا بووە کاندید بۆ پۆستی سەرۆکایەتی لەسەر لیستی دیموکراتەکان. بەڵام لە هەڵبژاردنە سەرەتایەکاندا سەرکەوتنی بەدەست نەهێنا و پاشان جۆ بایدن کە کاندیدی دیموکراتەکانی بەدەستهێنا، هاریسی وەک کاندید بۆ جێگری سەرۆک دیاری کرد. لە 20 کانونی دووەمی 2021 وەک جێگری سەرۆکی ئەمریکا سوێندی یاسایی خوارد. کامالا هاریس وەک جێگری سەرۆکی ئەمریکا سەردانی زیاتر لە 19 وڵاتی کردووە و لەگەڵ زیاتر لە 150 سەرکردەدا کۆبووتەوە. هاوشێوەی بایدنی سەرۆکی پشتیوانی سەرسەختی ئۆکرانیا و قەوارەی زایۆنیە و لەگەڵ ناردنی هاوکاری سەربازیدایە بۆیان. لە ئەمریکاش بەوە ناسراوە پشتیوانی لە یاسای لەباربردن کورتاج و دۆسەی هاوڕەگەزبازی دەکات. هەڵبژاردننی ئەمریکا 106 ڕۆژی ماوە. چاوەکانی هەموو دنیا لەسەر هەڵبژاردنەکە و کاندیدەکانن. بەڵام پێناچێت لە ئەگەری سەرکەوتنی هەر کام لە کاندیدەکاندا سیاسەتی ئەمریکا لەسەر ئاستی جیهان بە شێوەیەکی ئەوتۆ بگۆڕێت. بەو پێی لەو وڵاتە تەنها سەرۆک بڕیار نادات.